ئازیزان و بیرەکانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ هەمکاتتان باش وەکری شەرگادەم لە خزمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ و میوانی ماخانین. لە بەرنامەی ڕۆ داوەتمان کردووە لە هاوڕێی ئاگڵا دارابی ئەو ڕێبەری حیزبی کۆمۆنیستی کاریگەرییەکان حکومەتی وتوێژ دەکەین سەبارەت بە جەریانی پێژاک و سیاسەتێک کە ئەم جەریانە گرتوویەتە پێش. پێشە وچمە سەر سوالەکان و بابەتی بەرنامەی ڕۆ بە خێراتن دەکەم هاوڕێیا بەدارابی بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆیە بۆ هەموو بینەرانی خۆشەویست. سپاس. بە بۆنەی مانگی ڕەمەزان و 15 تیری چەند ڕۆژی ڕابردوو پەیامیدا پەیامی تەبریکی جەژنی ڕەمەزان. تۆ ئەم مەسەلە چۆن نبینی بۆ لەم شەرایەتەدا ئەم جەریانە ئەم پەیامە ئادا و ئایا ئیسباتێکە مەسەبی بوونی خۆی جەریانێکی ئیسلامی یا نا هەدەفێکی دەستاخیرێت؟ ئەو بەشێکە مەربوطە بێت بۆ چی لەم شەرایەتە ئەوە لە دوایە جواب بدەم. بەڵامەوەی کە ئەمان بۆ پەیامی وا دەن و دفاعکەن لە ئیسلام بە قەوڵێوان ئیسلامی مەدینی و یا ئیسلامی عەدەوی و پێیان وایە کە ئەگەر بازنگەریە لە ماکرێوە تەقلید کرێت ئەمە توانێت بێ بە هەوێنێک بۆ اتحادی بینی خەلقها بە قەوڵی ئەوانیا خەڵکانی منتەقە خەڵکی کورد لە سەتحی منتەقە ئەمە بە هەوێنێک و بەرابەری ئیسلام لە نەزەری ئەمانەوە ئەو نەوعە کە ئەمان ئەیڵێن چون الان بەسەوە کە دەیان تەفسیل لەسەر ئیسلام هەیە ئەوە کە ئەمان ئەمە بەشە پێیان وایە ئەگەر تەقلید کرێ و بەهێز کرێت ئەمە هەوێنێکی باشە ئەمە دەسمایەکە بۆەوە کە خەڵکی کورد باشە متحدکە لە دووری خۆی و ئەم شتانە حقیقت وایە بۆ لەم شەرایەتی شەرایەتەکە هەمووان نەزانین دنیا و بە تۆری خاص و ویژە خاوەنیانە نقطەیەکی بحرانە و حساسە لە ئەمڕۆ و بەتایبەت لە 4-5 ساڵی ئەخیرا تا ئەمڕۆ ئەم بحرانە تقریبا دنیای تەکانداوە لە میسر و تونس و لەوانەوە دەستی پێ کردووە تا ئێستا لە سووریە و لە عێراق و لە یەمەن و لەمانە بەردەوامە ئیدامەیە ئەم بحرانە کە تووشی ئەم منتەقە بووە. قەزی ئەوەیە کە ناسیۆنالیزمی ئەمڕۆ لە چ ئەوەی کە لە قودرەتایەوە چ ئەوەی لە ئۆپۆزیسیۆنە حقیقەت ئەوەی شەریکن شەریکی اقتصاد و سیاسەتی کۆمەڵگەن ئەوانن کە لە ئۆپۆزیسیۆنیان تەلاشەکەن کە بگەن بە دەسەڵات و ئەوانیش ئەو شەراکەتە پێ بگێنن. دەیلەکەیشی چییە؟ دەیلەکەوەیە کە ناسیۆنالیزم بە تۆرە کۆلی چ ناسیۆنالیزمەکە لە حکوومەتدایە لە تقریبا 4-5 دەهەلەوە پێشەوە لە دەهەکانی 60 وردە و لە تووشی بحران و قەیرانێک بوو کە ئەم بحران و قەیرانە ئەوانی عەقیم کرد ئەوانی وا پێکە کە نەیانتوانین حتا جێوهەرێکی خصوصیاتێکی مثبەتی بچووک وەکو ئەوە کە لە خۆیان نیشان بە دین لە سیاسەت جیایە ئەوان مانۆ لەم بەینامانە مانۆ مەبەستمەوە ئەتکا بە خۆت ئەمە اتفاقە کەوت ئەم اتفاقەتە تاریخێکی لە پشتە غەرب و ئەمریکایە کە تەلاشیان کردووە ئەم لە خاوەنیا هیچ وەخت ئەو نەوعە لە غەربیگەری خۆیان ئەو نەوعە لە رادیکالیزمەوە یا ئەو پرۆژەی خاصی خۆیانە کە بە نێوی ئازادی و بە نێوی دیجیاکردنەوەی دین لە سیاسەتەوە ئەم نەوعە خاصە دموکراتیکانە کە منتەقلیکەن و بیهێنێرەوەکو پرۆژەی بۆیان نەکرا. ئەمان بۆنەکە دەیلەکەیشی وەکو کە ئەمریکا و غەرب لە جەهەتی تەقویەتی ئیسرائیل تەلاشیان کرد لایەک و لایەکیشۆ خودی ئەم منتەقە بۆ قوربانی بینی ئیمپریالیستای غەرب و شەرق وەو کاتە لە بینی شۆرەوی ئەو کاتەوە لە بینی ئەمریکا و دووەلی غەرب تەقسیم ببوو بەشێک حتا هەرە زۆری لە لای بەشی بلوکی شەرقا بوو لە لای شۆرەوی. ئەم ناسیۆنالیزمە لەولاوە ئەلیان لە هەردوو لاوەکو لە فشارەوە ئەوەی کە لە قودرەتا بوو دەرنەتیجە ماوە و نەیتوانێت ئەم پرۆژە غەربیە کە بریتی بە لە سکۆلاریزم و بریتی لە شتهایەکی باش ئەو ئیدعاەکە کە خودی پێکەنانی حکوومەت بوو بەتۆر کل خودی برژوازی لە سەرەتای دەستپێکردنیەوە 360 ساڵەوە پێش مقدار خصوصیاتی مثبەتی بوو ئەوانە بەتۆرە کلی لێرە عەقیمەوە و شکستی خۆ ناتوانێت ئەم پرۆژە ئەم خەلک بە وجود هات و ئیسلام لێرە دەکەتێکی پێیان کرد
إسلام كان من أيام ما بس إسلامي سياسية شون الآن الإسلام أروكو أمان الآن باسيك وكو بجاك الآن يرى باسيك باسي إسلامي مدينة وما على اليوم جرشتنا كإسلام لطولي استيتشوار داي أخيرا تاوكو أمر ديان تعريف الإخلاق إسلامي باش إسلامي خراب إسلامي الصمي إسلامي خوراكي نازل إسلامي صوح طلب إسلامي بنياد بلا أنواع وأقسام بالآخر حد روجة بشيوية حد دورية بشيوية بالآخر تعريف الإخلاق بوشي بوكا ياك غرب وقت باز بنياد بلاي أكا الإسلامي بنياد بلا أبي سكوت كريان ما بس يجي ما بس أو بشيء للتوريزم الإسلامية كخواني بزيان كخواني بزيان كده يا أخي خواني بدأ سهلة كان إحنا ما نعرف بلام قيناك السعودية ببيت طالبان ببيت كخوان زين تشبردو ما نتقبلته توهم بإسلام هر نوعي أو داعشكي أو السلفيكي أو طالبانكي أو الجمهوري الإسلاميكي أو عربستان السعوديكي و 55 كيشوري إسلامي كشي جند الدنيا ببار هنا لم شراتك ولا شراتك حادا أم حدنا ويسيوي إسلامي نرمونيان تربية وخلق آية تسمع بو أما هو بقرن درك مو مقدمة بو باس كم كبو بو معنا ولا مشاراتة بتعبد أنا ما بقول يمكن ناسيوناليزمي أمره شوي له بوسير شوي له قدرته كل مذهبيش ارتجاعية أفكاري أقماندو ارتجاعية أنا هسه مذهبيش إتي جزورتي إتي كمتر لكن شيء هو كمذهب يسبب بشكل لا قدر لا خبر يعني وصاحبي أنا صاحبي مين وتجمهور إسلامي حاتو تسر حكم يتلنا شبشي سنو شبشي شيعي إسلامي دون الصاحب في جو جايجا واقعي خوان أجل الجمهورية الإسلامية اتفاقا نكو تايو خذي ولاتاني غير دفاع عن الجمهورية الإسلامية نكو تايو كل أخي الجمهورية الإسلامية سركاري هنا ممكن بالأخير بمشي وكيسا موجودا نتو أنا ادعي السهم ادعي قدرتك دار نتيجة أو كحاجة لتبو بجاك دوام بشكا بشكيو أمان صاحبي شب حتى خوي مذهبية حتى خوي ارتجاعي مزون سياستي أمر رهبري وسياستي حزبي دايكي شان كبيكا أساسا متكي بارتجاعي مذهبي عن نوعي أم مدينية شون أنا عبد الله جلال خوي بقصوباسك خوي لو كتباني خوي باسي كأو مسألة محمد بتوري كولي بوشوني محمد إلهام بخش بقو لكاركانيا إيسا بجاكي كدستازي خودي أوانا دقيقا شو بيلوي چند مشاهر بيلوي كدوه بوه هیچ خصوصياتي مثبتي پێشکەوتوانە و ئازادی خوازانە بە معنای واقعی کەلیمە کە خەڵک تایە قازانجکە ژن و پیا و منداڵ و پیر و جوان تایە قازانجکە ڕەبتی بە ناسیۆنالیزمی ئەمڕۆ لە سەطحی خاوەنمێنە بە تەوری خاص و ویژە نییە ئەمە واقعیەتەکە بۆ لەم شەرایەتە ئەم کارەکەن ئەوانە زانن ئیسلام بۆ خۆی ساحەبی خۆی هەیە ئیسلام بۆ خۆی گەیشتووە بۆ ڕادە کە داوای قودرەت و دەسەڵاتی شەریک بووە لەگەڵ نظامی سەرمایەی جیهانیە ئیسم بژات بەم شێوەکە لە سووریا قودرەتمەند تا حدودی قودرەتیان پیا کردووە لەم تەیفەیە ئیسا ئەمانەی شاسەو دەگەدەن بەم پەیامە بە خودی غەرب و ئاگاداری نەکەن کە بۆچوونیان سەبارەت بە مەسئلەی مەذهەب ئابۆیە بۆ شێوەیە کە ئەوان گەرەکیانە چون ئەوانە ئیسلامی بنیاد کرا قسەکە قەتەکەن باشە پەیامەکە ئەو شێوە تۆڵی هەدەفیانەوەی لە گۆشەی لە قودرەتەوە جێ بکەن و چراسەڵ دەدەن بە غەرب و ئەمانە چڕەتی بە خەڵکە پەیامەکە بۆڕوو بە خەڵکە ئایا من بە نەزەری تۆ بەشێتر بادەم تەوهم لەناو خەڵکە پەیام ناکە کەمانە جەرانێکی مەذهەبیش و جەرانێکی کوردیش بەنەزەمە تەوهم لەناو خەڵکە پەیام ناکە خۆیان مەتەوهم منەوەن چون ئەوان تاوەرە هەراکەن هیچ کەسێ بە ئەندازەی خەڵکی ئێران مەذهەب ناناسە ئێستا هیچ کەسێ بە ئەندازەی خەڵکی ئێران تووڕنیە لە مەذهەب هیچ کەسێ بە ئەندازەی خەڵکی ئێران لە عەرزەی سیاسەت و عەرزەی اقتصادی و کۆمەڵایەتی و ئیجتیماعیە پەدیدەی ئیسلام بە باشی ناناسێت لەمسی کردووە بە گیانی خۆی بە خوێنی خۆی بە برسێتی خۆی بە هەژاری خۆی بە ئیستثماری خۆی ئەم پەیامەکە بۆ سازش بۆ ئەوە کە وەریگرن قبوڵیان کەن لەسەرەوە الآن اتحادیە ئەوروپا و ئەمریکایە کە ئەمان چرا سەوزی پێ ئەدەن بە ئانەم ئاشکرا قسەوەکە کە بۆچی ئەم قسەشەکەی چێڵن قسەوەکە کە بەڵێ ئیسلام فەقەکە ئیسلامی باشە ئیسلامی خراپ هەیە ئیسلامی خواردنی هەیە و ئیسلامی سەمیژ هەیە مەبەستی ئەم تەقسیمە ئەوەیە کە
لحال حاضرە ئالتەرناتیوێکی ئەمریکایی و ئوروپایی کە مەتلوبی خۆی بێ خاصی خۆی بێ بتوانێت لە مناسبەتی اقتصادی کۆمەڵگای برژوازی ئەمڕۆ ببێت و دای بنێ لە جێگەی ئەوانە مەسەڵەن بۆ نمونە لە ئێران ئیسە ئەوە نییە نایشی ڕوخێنێ لەبەرەوە کە ئالتەرناتیوی نییە تێگەی بۆیە ئیسلام جیاکەتەوەی تا بە خاص و خراپ ئەمە دەریکە بەم پەیامە یەکێ لەو شتانە کە فرەتر مهمە لە نێوەم پەیامە ئەوەیە کە نیشانی بۆ بگەێت ئێمە درستە ناسیۆنالیزم بەڵام ئیسلامیشین ئابم مانا باشەکەین ئەو نەوعین کە ئێوە گەرەکتارە ئەو نەوعین کە خەڵک ئێوە ترۆرکەین ئەمە من پەیامە بەشی زۆرتر حەزەکەم ئەمە ئایا ئەمە ناکرێ ئەمە هەدەفەکەی بێ کە ممکنە واش بێ لەگەڵتم بەڵام ناکرێ هەروە چۆن ئابەی مۆتەدی و ئەمسالی ئابەی مۆتەدی و ئەمانە لە کۆریدۆرەکانی پلەکانی چەندومی غەربە قەدەم لێدەن و بە سازش خەریکە بگەن و معاملە بکەن ئەمانەی ژوابکەنی دی ڕەبتی بەم خەڵکە نەبێ سادسا و سەرمایه‌گوزاری ناکەن لەسەر ئەفکاری ئەم خەڵکە بەنەڕێتەوە بە بڕوای من لە تووری 30 ساڵی ڕابردووە و تقریبا لە سێدەهەی ئەخیرە دوو شت فرە بۆ خەڵک ئاشکار بووە کە بەنظرم بە نووسین و بە کتێب و حتا بە تەبلیغ نەتوانێت بکارکەین یەکی پەدیدە ئیسلامە یەکی ناسیۆنالیزمە و بە تۆری خاص ناسیۆنالیزم کورد ناکرد لە ئێران لە سەتی منتەقا لە تورکیا لە سووریا لە ئێران ئەمانە بە کردداری خۆیان گەیشتن بە قودرەت گەیشتن بە دەسەڵات 27 ساڵە دەسەڵاتە لە کوردستانی عێراقا وەختی دوای 27 ساڵ خەڵک ئاوا لا کاتۆ بینێ دایان کۆچی کردووە ماڵوێران بوو لەمدا بۆ ئەولا و بۆمان کرا دێهاتەکان یاسوتە هەزار وەتە تەماشاکەن ئەو ئیسە وەتە سەیری ئەم کوردەکەن کە بە زمانی کوردی بە لیباسی کوردی و بە ڕامکردنی کوردی بە هەموو شتێکی کوردی و ڕۆژە لە ڕۆژان ئاواتیان بۆ خواست با بگیان خۆم ئەمە لە ئارسی اقتصاد و سیاسەتەمانە شەریک نییە لەگەڵ خەڵک ئەوەی کە منبعی اقتصادی و سیاسەتی ئەوەی کە واقعاً خەڵک ئەبێت بژی لە پارتەویا بژی هەڵە گیفانەوانە هەڵە سنووقی ئەوانە ڕەبتی نییە بە خەڵکۆ بۆیە ئەمە بە کردداری خودی ناسیۆنالیستەکانمە دەرکەوتووە لەلایەکشە مەذهبی واقعی جمهوری ئیسلامی بوو کە مطابقی شریعەتی ئیسلام مطابقی قورئان ئەمەری کرد 37 ساڵە ئەکوژی ئەبڕێ قەتڵ عامەکە ترۆرەکە ژن سەمسارەکە ئەوەشی قدرەتانیە داعش و سەلەفیەکان جمهوری ئیسلامی دەیان شاخە و داعشی لێبێتەوە ئەگەر جمهوری ئیسلامی هەر کورتەمەلایەکی توانێت داعشە بێت بۆ خۆی داعش و پێگە و جێگەی ئەم داعشانە بەنظرم جمهوری ئیسلامیە بۆیە بۆ خودی جمهوری ئیسلامی بۆ بەعەزەوە کە لە تووریەم سێدەها پشتوانەی ئەسڵیەوە بوو کە ئیسلام چ بەشی شیعەکە چ بەشی سونەکەی بێتە بەرەو عروجکە دەرنەتیجە ئەم عروجە کە بەنظرم جمهوری ئیسلامی نەیەکرا بۆیە سەری مارەکەی بێ پاک بێت جا بۆیە بە بڕای من ئەم شەرایەتە و شەرایەتە سەرکە ئەمان ناتوانن بێژن ئێمە ناسیۆنالیستێکی چینە قدرت و شەریکی ئیسلامیەکان ناکە ئیسلام نەجاتێ دەرنەتیجە بەڵام ئەم پەیامە بە نەزەر من چراسەوزی ئەم پەیامە ئەساسەن بۆ دووەلی غەرب و ئەمریکایە کە هەڵمان بژێرین چون وا ئەو کارەکەن کە ئێوە گەرەکتانە وا تماشای دنیاکەن کە ئێوە ئەتانێت هەم ناسیۆنالیزم و خەڵەتکاردن هەم مەسەلەیەکین کە بابی تەبێ ئێوە دەقیقەن ئێوە هەر جۆر نەوەکو ئەوانە کە ئێستا لە عێراقان لە سەتحی مەنتقا خۆتان زارجۆن ئەمە نەکتەنین ئەم پێکەپێشە ئەمە کارێسی ئەوانی دیکەی لە سووری ئەمەکانن دەرنەتیجە ئەم بەشە گەرمەوە بڵێم کە حەقیقەتەوە خەڵکی کوردش ئەمانە جۆن بناسب ئەمانە بەخاتر بەژۆن و قازانج و مەنافعی تەبەقاتی خوانە ناسیۆنالیزم تیۆری بورژوازیە و ئەمان هەر دەقیقەی بە قودرەت بگەن هەر ئەو کارەیەکەن کە وڵاتانی حەی و حاضر لە چواربەرکی کوردستانە بەسەر خەڵکیان هێناوە بەسەر خەڵکی ئەکەن سێری تورکیا کاری هەر بۆرمان و چ تۆبارانەکە لە دێهاتەکانەشە سێری سووریەکە سێری ئێران کە هەمیشە حکومەت نظامی و هەمیشە بۆیە بە نظر من ئەمەم داستانەیە کرێت زۆر سپاس ئەمە جەنبەی پەیامەکەی و جەنبەی ئیسلامی و مەسەبیەکەی ئێستا بینە سەر جەنبەی بێساڵ سیاسیەکەی و کە فعالیەتی ظاهرەن نظامیژەکە و دژی جمهوری ئیسلامیە بەڵام خۆیان ڕەسمەن کتۆیانە دەڵێن ئێمە بەرەنداز نین یعنی تەلاش ناکەین بۆ جمهوری ئیسلامی ڕوخێت هەرچەند بەوان ناڕوخێت ئێمە خاوەنی دنیایەکی کە شەرایط دێموکراتیک بێ ینی پەیامە بە جمهوری ئیسلامی ئەمە تەناقض نیە بە نظر تۆ ظاهرەن نیروی مسلحی هەیە و لە شێوەکانی قەندیلە و جارجاریش تێهاڵچوونیان هەبێت و ئەم پەیامەشەیە ئەم چۆن ئەمە تۆ بەڕوای من ماهیەتی تەبەقاتی ئەمان
بەوە کە بەرەنداز من یا بەرەنداز نەبن ناگۆڕێت. ئەمان ئەو برا بچکۆرانن کە بەدەسەڵات نەگەیشتون تەلاشەکەن بەدەسەڵات بگەن و خۆیان ببن بە شەریکی دەوڵەتهای مەرکەزی حی و حاضر لە ئێران لە عێراق لە سووریا لە تورکیا. ئەگەر لە ئێران ناتوانن هێشتا قبولیان ناکەن بلەخۆ ئەو قودرەتە نین. ئەگەر لە عێراقا ئەو ئەتفاقە کەوت بە شێوەیەکی تر کەوت خۆیان لایان کرد شەڕێکی عالەمی لێ پێکات و ئیسە لەگەر ئێرتجاعی لەگەر جمهوری ئیسلامی دووم لە عێراقا ئەوان شەریکن. ڕاهبەرانی کوردی ناسیۆنالیستی ئەحزابی کوردی لە کوردستانەکە لەگەڵەوان شەریکن. دەیان جار پێکەکە باسی داوای کردن لە دەوڵەتی مەرکەزی تورکیا وەربوون کە بە شەریک نەکردووە. ئەوە ئەلان لە سووریش پەرگن من بە شەریک. گەرێکمەوە بڵێم کە ئەوە کایە شەڕەکەن نایکەن چیەکەن یان نایکەن ئەمە قەزیەکە ناگۆڕێن. ماهیەتی ئەمانە بگەن بەدەسەڵات هەر ئەوەسە کەیسە وجودی هەیە. لەوە خاستر نابڕاوەکانیان لە قودرەت. دقیقاً ئەمان تەنیا تەلاشیان ئستراتێژی بۆ چوون ئەهداف پێگە و جێگەی ئەحزابی ناسیۆنالیست ئەوەیە کە ئەوان لە خەلەیە و لە دەرفەتێک کە هێتە پێشەوە ئیسەم دەرفەتە ئیمپریالیزمی جیهانی بەقەرارێکە لە سەطحی مەنتەقا شکافای مەنتەقەی و کێشوەری پێگرێت لە هەر خەلەیەکە کە بۆیان بکرێ ئەوان تەواو تەلاشیانەوەسەکە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بن بە شەریک قبولیان کا لە عەرزەی سیاسەتە لە عەرزەی ئیقتصادیە لەگەڵ یانە سەروەتی کۆمەڵگا بەشکە بۆ ئەندازەکە خۆیان پیانەکەوە لە قودرەتیشە بنەخە بیانکەن بە وەزیر بیانکەن جێگە و پێگەیتیان بێنن. ئەمە تەواو داستانی ناسیۆنالیزمی کوردە لە هەر چوار پارچەکەیە. ئەمە ڕەبتی بە ژیانی خەڵکۆ نییە، ڕەبتی بە بەختەوەری خەڵکۆ نییە، ڕەبتی بە ئازادی بەرابەری ژن و پیاوە نییە، ڕەبتی بە ژیان و خۆشبەختی و گەنج و جەوان و منداڵ ومەنا مطلقاً وجود نییە. پیا و ساگارن محتەجەن حتا بە هەر معنایەکە گەرەکە بێت. ئەمە داستانەیە کە کولی ئەمانەتیان مشتەرەکەن. ئیسا ئەگەر لە بەرەشیشە ئەختلافیان لێ بەڵام هیچ کام لەمانەیە زێکیان فرە ئەمەلیاتی نزانکەیان کەم لەسەر بەشە ئەمان گەن بە قودرەت حتا لەگەر خۆیان لەسەر بە شەڕەکەن زۆر جار مەگەر یەکێتی لەسەر بە شەڕیان نەکردووە. باش مەسەلەی سەروەتی کۆمەڵگەمانە کە بوون جارە بەناو خودی بوون و کورد بوون جارەوە چەند ساڵ تاخە بوریا بێتەوە بالاخره هۆشیێتەوە بە خۆیان بێت چەند ساڵ خەڵکی استثمارەکەن بێڕەحمانەی استثماریەکەن. منبع و منشەی ارتجاع و کۆنەپەرستیشن بۆ ئەگەدەر ئیسلام پەدیدەیەکی باشە ئەوە بخۆیان پەدیدەیەکی باشە بۆەوە ئەنکەرە مەسەلە نییە. بۆچی وەختێک کە عەبدوڵڵا ئۆجلانی گیرا لە شاری سنا بنەخێت تەزاوراتی خەڵک دەیان نەفەر لە خەڵک کوژا ئەوان بلافاصل دەبیان کە لە جمهوری ئیسلامی لە بەرابەر خەڵکا ئەترازای محکوم کرد. ئەترازای محکوم بوو ئەمە هێنە ئەمە دەسیسەی ئەمریکا و ئیسرائیلە دفاعەکە لە جمهوری ئیسلامی لە بەرابەر خەڵکی سنا و لە بەرابەر دەیان نەفەر شەوری داکەن. زۆر سپاس هاوڕێ لە وەختەکەمان مەحدودە. پرسیارێکم ئەوە بنیان ئاخری پرسیار کە خۆی دوو بەشەیە دەتوانم دوو سوالە. ئەم جریانەکە تۆ باسەکە چ بە لەحاظی سیاسی چ بە لەحاظی مەسەریەکەیەوە جریانێکی عەقەب ئوفتادەی ئێرتجاعی بێڕەت بە مەنافعی کرێکار و زەحمەتکێش و هەموو ئەمانە. بەڵام ئەم جریانەی داهاکات چەپە خۆی بە چەپ تەداعیەکاتەوە. ئەمە یەک ئایا ئەمە دەلیلی ئەوەیە کە دەلیل پێی وانە ئێمە دەلیلی ئەوەیە کە کۆمۆنیزم و چەپ خۆشناوە خۆیان لەخەن ئەم قالبەوە بۆی خەڵک بڕن پێیان متەوەمی ئەمە سوالێکمان. سوالی دووەمەکەم لەماوەیەوە کە باتەوەزی بەم جریانە کە تۆ نەقد کرد و باست کرد بمانەوێ و نەمانەوێ بە عنوانەوەی کە چەکدار تعداد چەکداریانەدا ممکنە سریە جوان واقعاً لەو فەزا کە جمهوری ئیسلامی بۆی دروستکردون بە ناو مبارزە بچن ببن بە چەکداری ئەم جریانە. پەیامە چییە بۆ ئەم خەڵکە کە ئەم جریانە ئیدعاکە جریانێکە عەلەی جمهوری ئیسلامی تاوجێگە بە پژاک هەڵەگەڕێتەوە تاوجێگە بە ئێران و بە کوردستانی ئێران هەڵەگەڕێتەوە بە نظام کۆمۆنیزم باسی چەپ ئەڵێ بکەن چەپ ئەتوانێت سەڵە قولیە دروستکەیت ئەتوانێت بڵێ لە هەر حکوومەتێکی استثمارگەری ئینسان کوژان لە ئەمڕۆی دنیا بەشێکی خۆی بە چەپەزانێ لە نێو ئەو استثمارگەرە لەم قەدر ڕاستەیەکی خۆی ئەمانیش بۆ خۆیان بە چەپی ناوخۆیان نەزانن بەشەکەنەوە بەشێکی تر بۆگەن ئەمان ڕەبتیان بە سوسیالیزم و کۆمۆنیزم و ئازادی خۆیی و بەرابەری تەڵەبی و خۆشی و ڕفا و شادی خەڵک و وجودی نییە. کۆمۆنیزم بە بەناسراوە بەیە فەرقی بینی کەلیمەی چەپ و کەلیمەی کۆمۆنیزم محتەواوە هەر لەبانی محتەوا لەباری مەزمون زۆری فەرقە. کۆمۆنیزم شتێکە کە مارکس باسیەکە کۆمۆنیزم شتێکە کە گەڵاڵە گیراوە بەرنامەی هەست پرۆگرامی هەست شتی مشخصی خۆی هەیە جا ئەگەر وایە فەرمولێن دنیا بەرنامەی بێتر قبولکەن کە کارگەریترین و
چەپترین بەرنامەی ئەلان ڕادیکالترین بەرنامەی ئەلان لە سەطحی دنیا بێن مانیفێستی مارکس قبولکەن کۆمۆنیستەکان سەردەمە قبولکەن بۆیە من دەرکەوە بڵێم کە نا ئەم چەپە بەم معنایە کە ئەوان ممکنە بەخۆیان بڵێن وەخۆیان لەما تاریکەن کە باڵی چەپی ئەم برژوازی کوردنە لەنێو حەزبەکەی خۆیانە مەگەر ئەمان ناتوانن ئەبێن وەتەدی 2006 لا افتخارات الكومونيست بون وشابون وخول لدوده أخيرا يسجد أنا فزارة كردستان كومونيست كانوا وسوسياليست كانوا تياغوا خوشنا ومطرحة بوقتين ينووا بتشاوشة كلنا بنظام أو بري أوبورتونيزم أو بري فرصة طلبية أو بري خلطان كسياسة كل برجوازية الجمهورية الإسلامية بشكل ما الآن ببالغ لجنايات كان الجمهورية الإسلامية على الإصلاح طلب وشق أو على بيجي بنيات كلها جابهم قالوا بقولهم كبرزان متشاوشة كلنا ما ربط يعني نبى بكومونيزم هر وجود نية كومونيزم لا ما قاچاقة سؤال نية بوتان بول لكردستان تركيا حزب كومونيستي يعني بو لشارع دولة كان تركيا كارجراني كومونيست كردستان كمان وقت هذا كي يقول بلام بو لكردستان تركيا نية ما جرى جوانان وتصانع كار عنده هذا من بوخان بلا نقدر بوتشي لو واحد بيجي جريمة كومونستية كان لا الرجيم يجي أردوغان فاشيستي تركيا كومونيست قاچاق من لا كذا قاچاق بوين داستان ما ربط يعني بلا ما غير كان لم خوشويستية تيسا لم تاريخ باش ومثبته ككومونيست كان سيده اخيره خلقانيانه غير كان من بحر بداري كان خل رازيني خل العام ديبو ديتنيو هل ايسش تا ايسش هروابو يعني يو او اردوغان كايسا لا زربيو زكانا عم كان ام كومرا كومونيست كيشو دوان متوجه من عيبا بخو ما اونيه اشتباهاتهم بوشي اوان غير كان لما كشتم غير كان لما استفاده كان استفاده خو انا من تشبو انا ناو جياية وكراتيك جياية كذا وجياية وين ما بالزمن بلى أوي كمان متبرر أما هي أساسا بخش كنت وجوابي أحيانا كنت جوانا ممكن أقول كان تشكيلاتها بناوي ويلا تشكلوا معنا ومخالف للمسلمين كرد فبيان رومان الشيء من بيان مو جوانا ويا أجا قريك أنا شاب من خوش بختور بن آزاد بن لذت لجيان وبختوري وخوشو خامنه جوابكي هيك انه تشبيه لنيو احزاب ناسيوناليستيه كومونيست كان فقط او دنيا كغريك بجنش بمندال ببيل بجوان بلد خوشبختي توموي ازادي توموي صلح امنيه توموي كومونيست كان فقط امرنا ناسيوناليزم مذهب ونا حتى ولاطاني أوروبية كأخوان ولاطاني ديمقراطية الآن هم رجع شر الأعصاب وتظاهرات لأمريكا وقلت آخر كي بوي أو جوابك إمر جواب ذاته بنيازي واقعي بشريات والنجاة من الاستثمار وشوصانه وكشنو برينو قطناه كومونيست كان كومونيزم لقى كلمة يشبه زوري فرقه بوي جامعكم ملقاة طبقاتية أو طبقة فعلا طبقة كارجر أو سكاني حركتي أو طبقة أو جنب شو بزوجنا بدأسي كومونيست كريكاري كومونيستوية جابوا دوات اللي أجا قلت أنا بالآخر بينس الريزي أم خوش بختي بين الريزي كومونيست كانوا بين الصفي كومونيست كانوا ببن بقالي آزادي